بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم إنا نسألك الهدى والتقى والعفاف والغنى. اللهم آت نفوسنا تقواها وزكها، أنت خير من زكاها، أنت وليها ومولاها يا رب العالمين. اللهم اهدنا لأحسن الأخلاق والأعمال، فإنه لا يهدي لأحسنها إلا أنت، واصرف عنا سيئها فإنه لا يصرف عنا سيئها إلا أنت. داودكم لخوای پەروەردگار مخاترینەوە جوانەکانی و سفاتە بەرزەکانی، ڕێنمونی هەموو لایەکمان بکا بۆ هەموو کار و کردەوەیە کە جێگەی ڕەزامەندی خۆیەتی. خوای پەروەردگار نێتمان خاڵسکا لە پێناوی ئەو قسە بکەین و لە پێناوی ئەو گوێ بگرین. خۆشەویستەکانم، بابەتەکەمان بریتیە لە کتابێکی ئیمامی گەورە ئیمام ابن القیم رحمه الله، الأمثال في القرآن. الأمثال في القرآن ياخذنا ونشان كتابك ضرب الأمثال في القرآن والحكمة فيه. ديارم كتابة أجر شي هندك نسخ هيا ك بسر بخوي هيا وتحقيق شكراوة وكو كتابك سر بخو الأمثال في القرآن. والله لحقيقة دا أم كتابة بشك لا كتابك إمام ابن القيم رحمة خوي لبت بنا نشاني إعلام الموقعين عن رب العالمين. إعلام أو أعلام بهردو كان هرد به والله أعلم. أقرشي هندق لا زانان دا فرمون أعلام أو لا ترب وتري، وعندك يجي فرمون إعلام. إعلام الموقعين كتابك طبعا زربا نرخة، وكتابك مفصل دريجة لا شش برك بيك هاتوا برقي ششمي أم كتابة ريك فهرسي كتابك كتابك بنرخة كبيوسة براسي مسلمانان آقان ليبي وبيخوين نوا ودراسي بكن وبتايبت أوانيك فتوى ددن يعني قضاوت دكن ضرورة براسي آقان لو أصول بن سنانة هبه كوا لكاتي فتوى دانيا لكاتي قضاوت كردنيا آقداري أو خالان بن. جاء أم كتابك لبردسي إيميا فصلك لو كتابة لا كتاب إعلام المواقعين بشك لأو فصلك لأو بيجوي ك دسبة كتابك بكين بمخوشة تنهل وستيق لسر إمام ابن القيم بكين رحمتي خوالي به لسر ناوي وهنديك هالويستي وباشان باسي كتابة كمان بكين وباسي أو بكين ما بس ما بيتشي لك دلين الأمثال في القرآن. خوي قوري أرمتي درمان بإن شاء الله مشان خالة رندكينو. إمامي ابن القيم رحمتي خوالي به ناوي محمدي كري أبو بكر حنبلي دمشقية. محمدي كري أبو بكر حنبلي دمشقي. كواتا ناوي خوي أصل ناوي شيا ناوي محمدة، بلام أويك زياتر ناوي درك دول لا إيما بشمس الدين أبو عبد الله ياخذ ابن القيم الجوزية، ياخذ ابن القيم القيم وتابع لفلام القيم. طبعا فرقين لبين ابن القيم لقل ابن الجوزي أقام ليبي دو زاناي جوازا، يعني ابن الجوزي زانايك تقريبا 180 سال بيش إمامي ابن القيم بوا، يعني أقا حساب بكين يعني إمامي ابن الجوزي لا بينصتو دي هجري لدايق بوا بمقابل دكاته 1100 ميلادي. بلام إمامي ابن القيم رحمتي خوي لبه لصالي 691 هجري لدايق بوا، كأما فرقك زور هي لبيني عنده. إمام ابن الجوزي كوكتمان جاوز لقل ابن القيم. ابن الجوزي نابي خوي كن يكي أبو الفرجة، نابي خوي عبد الرحمن كري أبو الحسنة
لە دیارترین و ئەشەرترین کتابەکانی تەلویسی ئیبلیس صید الخاطر ئەوە کتابی ئیمامی ابن الجەوزین. ابن القەیم خاوەنی کتابەکەی ئێمەیە بۆی کە ئەو فەرقە ئاگامان لێ بێ ئینشاءڵڵا کە جیاواز هەیە لە بینی ئیمامی ابن القەیم لەگەڵ يعني ابن القيم الجوزي لقل ابن الجوزي فرق يعني هي إمام ابن القيم لحوتي صفري صالي شصتنا وتويكي هجري كبمقابل دكات هزار دوصتنا وتدوي ميلادي لدي مشغ لدايق بوا بوشي يعني كان كورتيق لسر جاني إمام ابن القيم باز لكن بوي بزانين أو كتابي كدي خوانين كتابي كام زانایکی گەورە نووسیوێتی و جێگەی اعتیبارە بەڕاستی. باوکی ئیمامی ابن القەیم جارە بۆچی لێی ناوی لێندراوە ابن القەیم بۆ ئەو ناوەی لێندراوە؟ قەیم باوکێتی وەکو ناس ناوێک بۆیەتی قەیم بە معنای الناظر دێ يعني گەر بە مصطلحی ئەوڕۆ بڵێن ڕێک بە معنای مدیر دێ مدیر. باوکی مدیری مەدرسەی جەوزی بۆ لە دیمەشق جا هەر بە قەیم ناوی دەرکردووە کە دەڵێن ابن القەیم يعني کوڕی ئەو پیاوەی کە بە قەیم ناوی دەرکردووە بۆیە پێی دەوترێت ابن القەیم ڕەحمەتی خوای گەورە لە خۆی و لە باوکی. طبعا ئیمامی ابن القەیم لە بنەماڵەیەکی خاوەن وەرع و خاوەن علم و خاوەن دینداری لەدایک بووە. باوکی کە دەکاتە ئەبوو بەکر ڕەحمەتی خوای لێبێ یەکێک بۆ لە زانایانی دیمەشق يعني یەکێک بۆ لەو پیاوانی کە لە دیمەشقدا دەستی دیار بوو زانایەکی گەورە بووە. ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێبێ پیاوێک بۆ لە علمدا ماشاء الله کاتێکە ژیانی دەخوێنیەوە يعني تعجبێکی زۆر سەی لێدگرێ لە عیبادەتیشدا بە هەمان شێوە. ئیمامی ابن کەثیر بۆمان باز دەکات دەفەرمێ باسی عیبادەتی ئیمامی ابن القەیممان بۆ دەکات دەفەرمێ نەمبینیوە لە زمانی خۆم لە زمانی ئێمە نەمبینیوە پیاوێک عیبادەتی زیاتر بێ لە ئیمامی ابن القەیم. سبحان الله هەم زانایەکی خاوەن علم بووە هەم بە قەول زانا بووە هەم بە عەمەلیش بۆیە دەفەرمێ نەمبینیوە لە سەردەمی خۆمان پیاوێک هەبێ عیبادەتی زیاتر بوو بێ لە ئیمامی ابن القەیم. طریقەیەکی هەبوو دەفەرمێ لە نوێشکردندا طریقەکەی ئەوە بوو ماشاء الله نوێژەکانی زۆر درێژ بوون نوێژی درێژ دەکردەوە سوجدەکەی ڕکوعەکەی ئەمەش نیشانەی دینداری و بە تەقوایی ئەو پیاوە گەورە بووە. و حافظ ابن رجب حنبلی دەفەرمێ چەند جارێک ئیمامی ابن القەیم حەجی کردووە تاوەکو لە مەکە يعني خەڵکی مەکە يعني تعجبیان ماوە بەرامبەر بە عیبادەتی ئەو پیاوە کە ئەوەندە چست و چالاک بۆ لە عیبادەتکردندا ئەوەندە بەهێز بۆ لە عیبادەتدا ئەوەندە بەهێز بۆ لە تەوافکردندا بۆیە حتا دەژێڕنەوە لی کە يعني خەڵکی ئەهلی مەکە باسییان کردو تویانە ئەم پیاوە ماشاء الله توانایەکی يعني عجیبی هەیە. بۆیە ئیمامی ابن القەیم هەم لە عیلمدا ئیمام بووە هەم لە عیبادەتدا. ابن حجر رحمتي خوای لێبێ بۆمان باز دەکات دەفەرمێ وكان إذا صلى الصبح جلس مكانه يذكر الله حتى يتعالى النهار ويقول هذه غدوتي. دەفەرمێ ئیمامی ابن حجر رحمتي خوای لێبێ فەرمەیەکی لە صفاتەکانی ئیمامی ابن القەیم چۆن بووە بەیانی کە نوێژی بەیانی دەکرد دەفەرمێ دادەنیش لە جێی نوێژەکەی و دەستی دەکرد بە زیکر و یادی خوای پەروەردگار زیکری خوای گەورەی دەکرد هەتا ئەوەکو ڕۆژ بە دەردەکەوت. ئەمە صفاتی بووە و دەیفەرموو هذه غدوتی ئەمە بریتیە لە خۆراکی بەیانیانی من. دەیفەرموو ئەگەر ئەمە نەکەم توانا و هێز و قووەتم نابێ دەکەومە زەوی تواناکەم لە دەست دەدەم. طبعا یەکێک لە شێخە دیارەکانی یەکی لە مامۆستا دیارەکانی ئیمامی ابن القەیم چێ بووە شیخ الإسلام ابن تەیمیە بۆ ڕەحمەتی خوای لێ و ئیمامی ابن القەیم زۆر متەئەسیر بۆ پێی و لە یەکەمین مامۆستاکانی دادەندرێ شیخ الإسلام ابن تەیمیە. هەمان شت ئیمامی ابن القەیم بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ ڕۆژێکیان شیخ الإسلام ابن تەیمیە لە پێشمەوە بوو لە نوێژی بەیانی نوێژی کرد و دانیشت خەریک بوو زیکری خوای گەورەی کرد زیکری کرد هەتا ڕۆژ هەڵات
فەرمێ کە ڕۆژهەڵات ئەو کاتە ڕووی گێڕا بۆ لای من و فەرمووی ئەوە بریتیە لە خۆراکی ڕوحی من ئەگەر بێت و ئەوە نەمێنێ هەمان قەولە جوانەکەی خۆی قەولەکەی شێخ الإسلام ابن تيمية کە دەیفەرموو الذكر للقلب كالماء للسمك فكيف حال السمك إذا فارق الماء دەیفەرموو ذکر و یادی خوا بۆ دڵ وەکو ئاو وایە بۆ ماسی سبحان الله دەیفەرموو حاڵی ماسی چۆنە کاتێکەوە لە ئاو دای ببڕێنی چی لێ دێ یعنی ماسێک دەربێنە لە ئاو چی لێ دێ هەڵدەپەڕێ جوڵەیەکی زۆر لەبەرەوەی خەریکە گیان دەدا دەیفەرموو دڵی منیش ئاوایە دڵ کە یادی خۆی لێ یعنی بەتاڵ بێ لە یادی خوا و یادی خوا نەکە ئەو دڵە وەکو چۆن ئەو ماسیەت دەرهێناوە لە ئاو ئاوە لە تاوەنە هەڵدەپەڕێ بۆیە دەفەرمێ ذیکر و یادی خوا بۆ دڵ وەکو ئاو وایە بۆ ماسی شێخ الإسلام ابن القيم تەڵەبەی ئەو پیاوە گەورەیە بۆیە هەر ئەوەشی لێ دەخوێندرێتەوە کە بە هەمان شێوە ئاوە متەئسیر بۆ بە شێخەکەی ئەویش بەیانیان دانیشتووە و ذکر و یادی خوای پەروەردگاری کردو ئەمەش برا خۆشەویستەکانم فائیدەیەکی لێ وەردەگرین ئەویش ئەوەیە شەرت نییە هەر مامۆستایە کە دەرسی پێوتی بەس عیلمەکەی لێ وەرگری و تەواو بەڵکو صفاتە جوانەکانی ئەخلاقە جوانەکانی وەکو ئیمامی ئەحمەد کە دەفەرمێ 5,000 تەڵەبە دادەنیشت یعنی کەمتر لە 500 دادەنیشتن عیلمەکان دەنووسیەوە 4,500 دادەنیشتن بەس بۆی ئەخلاقی ئیمام ئەحمەد فێر بن سبحان الله بۆیە لە وتنیدا لە هەرسوکەوتی لە قسەیدا هەوڵ بدە مامۆساکەت کە صفاتێکی جوانی تێدا ئەخلاقێکی جوانی تێدا هەوڵ بدە ئەوە لە مامۆساکەت وەربگرە پێویستە ئاوا بین بەڕاستی مامۆساکانمان هەم لە علمدا قودوەمان بن هەم لە عەمەل و کردەوەی چاکدا ئەو مامۆسا دیارانەی ئیمامی ابن القەیم کێ بووە بە دەرەجەیەک وەکو وتمان شێخ الإسلام ابن تەیمیە بە یەکەمین شێخی دادەندرێ یەکەمین مامۆسای دادەندرێ و زۆر پێی متەئسیر بووە و پێشی و دیار بوو حتا لە کتابەکانی تەمەشا بکەی تەئسیراتی شێخ الإسلام بەسەریەوە زۆر بەڕوونی دیار و یەکێکتر لە مامۆساکانی البدر بن جماعة الشافعي کە یەکێک بۆ لە زانە دیارەکانی مەزهەبی شافعی پیاوێکی مەشهورە و خاوەن کۆمەڵێک کتابی زۆر گەورەیە لە ساڵی 1933 هیجری وفاتی کردووە ئەمە یەکێک بۆ لە مامۆستا دیارەکانی ئیمامی ابن القەیم و هەروەها ابن مفلح کە لە ساڵی 1963 هیجری وفاتی کردووە بە هەمان شێوە مامۆستای بوو تەنانەت ئیمامی ابن القەیم دەفەرمێ ئاعلەمترین کەس بە مەذهبی ئیمام ئەحمەد ئەم پیاوەیە ابن مفلح ئاوا وەسفی دەکرێت چونکە زۆر ئیسفادەی لێ کردووە لە ڕوانگەی فقهەوە دیارترین خوێندکارەکانی ئیمامی ابن القەیم بۆچی ئەو شتانە باز دەکەم بۆی کە بزانین ئەم پیاوە خزمەتێکی گەورەی هەبووە پەروەردەی کۆمەڵێ ینی دەستی کۆمەڵێک زانای گەورە بووە لە زانایانی ئیسلام و کۆمەڵێک زانای گەورەشی لەبەر دەست پەروەردە بوو و دەرچووە یەکێک لە خوێندکارە دیارەکانی کە ابن رجب حنبلية أبو الفرج عبد الرحمن بن أحمد بن رجب البغدادي رحمتي خوای لێبێ ئەم پیاوەیەکێک کە لە پیاوە گەورەکانی زانایانی سەلەف سبحان الله کاتێک باسی ابن رجب دەکەی زانست و مەسەلەی لێکۆڵینەوە لە حەدیث و دەرهێنانی کۆمەڵێ فەوائید لە حەدیث و لە مەسەلەی تاریخ و لە بابەتی ڕقائق و ابن رجب ما شاء الله طلبەی شێ بۆ طلبەی ئەم شێخە بەڕێزەیە کە ئێمە إن شاء الله کتابەکەی بە ئیزنی خوای گەورە دیراسە دەکەین و هەروەها یەکێکی تر لەو زانایانەی کە طلبەی ئیمام ابن القەیم بووە ڕحمەتی خوای گەورە لە هەموو زانایان بێ ئیمام ابن کەثیر کە دیارە خاوەنی تەفسیر ابن کەثیر کە تەفسیرێکی زۆر گرینگە یەکێکە لە تەفسیرە بەباهاکان و هەروەها خاوەنی البدایە والنهایە کە کتابێکی زۆر بەنرخە بە هەمان شێوە ئیمامی ابن کەثیر بریتی بۆ لە خوێندکارێکی ئیمامی ابن القەیم طبعا ابن کەثیر لە 1974 هجری وفاتی کردووە ڕحمەتی خوای لێبێ و غەیری ویش لە ابن قودامەی مەقدیسی بە هەمان شێوە هەر طلبەی ئیمامی ابن القەیم بۆ ڕحمەتی خوای گەورە لە هەمویان بێ طبعا مؤلفاتی ما شاء الله زۆرە ئیمامی ابن القەیم يعني کتابی زۆرە بە کۆی گشتی کە لی ورد بێەوە لەو کتابان هەی کە نووسیوێت و هەندێک لە کتابەکان کراوەتە کتابی سەربەخۆ لە ناو کتابەکان دەرهێنراوە تقریبا نزیکەی ینی
دەڕوا بۆ حەفتا بەرەو سەر ینی حەفتا مەزدەر و کتاب بەرەو سەر هەندێک لە کتابەکانی بۆیە هەندێک لە زانایان وتویانە ئیمامی ابن القەیم بریتی بۆ لە دائیرەیەکی علم و زانست کە لەسەر دوو پێ ڕۆیشتووە ینی ئەوەندە بەلایەنەوە گرنگ بۆ پیاوێکی گەورە بووە تەنانەت هەندێک لە کتابە دیارەکانی لە کاتێک نووسیوە کە لە سەفەر بوو ینی دوور لە ماڵی خۆی دوور لە مەکتەبەکەی ینی بەس ئەوەی کەوا وەکو علم و زانستێک لە لای بووە لەو ڕێگەیەوە نووسیوێتی کە لەو کتابە دیارانەی کە لە سەفەردا نووسیوێتی ڕەوضەة المحبین ونزهة المشتاقين كان نزيكي 750 لاپەڕەیە ما شاء الله ئەوە لعلم زانستی ئەو پیاوەیە بەبێ ئەوەی مەصادر لە بەردەست بێ بەبێ ئەوەی مەکتەبەکە لەلا بێ ئەم کتابە بە نرخەی نووسیوە مفتاح دار السعادة بە هەمان شێوەیەکێکە لە کتابە دیارەکانی ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێبێ وهروەها زاد المعاد في هدي خير العباد کە پێم وایە زۆر بەمان مختصرەکە هدي محمد عليه الصلاة والسلام خوێن بتمان و دیراسەمان کردبێ ئەمە مختصرێکە لە زاد المعاد ئەمە بۆ خۆی کتابەکە گەورەیە زاد المعاد بە هەمان شێوە یەکێکە لە دیارترین کتابەکانی ئیمامی ابن القەیم کە بە هەمان شێوە لە سەفەردا ئەم کتابەی نووسیوە بدائع الفوائد بە هەمان شێوە یەکێک لە ینی سەرنجێک لەسەر نووسینەکانی شێخ الئیسلام ابن القەیم ڕەحمەتی خوای لێبێ سبحان الله کاتێکە کتابەکانی دەخوێنیەوە شتێک زۆر سەرنج ڕادەکێشی ئەویش ئەوەیە شارەزایی ئەم پیاوە وردبینی و دیقەتی ئەم پیاوە لە بابەتەکاندا چۆن یعنی ئەگەر کەسێک بیەوێ بۆ نمونە بەتایبەت گەنجێک کۆمەڵێک نەخۆشی کە جیرۆدەی بووە ئەمڕۆ بەداخەوە کاتێک کە دەگەڕێتەوە بۆ کتابەکانی ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێبێ سبحان الله دڵی لەگەڵ تۆ ژیاوە لەگەڵ تۆ دەدوێ یعنی هەندێک لەو بابەتانەی کە ئیمامی ابن القەیم باسی دەکا بۆ نمونە یەکێک لەوانە كتابێکی هەیە الجواب الكافي لمن سأل عن الدواء الشافي ما شاء الله کەسێک دێک پرسیار دەکا کتابێکی دەنووسێ وەڵامی پرسیارەکەی کە ئەم پرسیارە فعلا دواء الشافیە یعنی بەڕاستی ئەوەی کە بیەوێ زۆر دەرمانی تەواو چارەسەری تەواوی تێدا بۆ ئەو دەردانی کە ئەمڕۆ خوا پەنامەم دە زۆر خەڵک تێوەی گلاوە لە مەسەلەی مەعسیەت و تاوان و بابەتی نەزەر و بابەتی عشق و کۆمەڵێک شت یعنی کاتێکە بابەتێکی ئیمامی ابن القەیم بۆ گەنجێک باز دەکەی سبحان الله یەکسەر سەرسامیەک دەیگیری ڕادەوەسە دڵما مەسا ئەوشتانە چۆن دەزانی ئەو معلوماتانەیە کە ئەو پیاوە سبحان الله چەند ساڵ بەر لە ئێستا کۆمەڵی معلومات کە نەقلی کردو و باسی کردو ئێستا وەکو لەگەڵ ئەو شخصە ژیابی ئەمەش دیقەتی ئەم پیاوە دەردەخا ما شاء الله لە شارەزاییەکەی ئیمامی ابن رجب دەربارەی شارەزایی ئەم پیاوە دەفەرمێ كان عارفا بالتفسير وبأصول الدين پیاوێکی شارەزا بۆ بە تەفسیر و بە ئوسول و بنچینەکانی دین لە مەسەلەی عەقیدە یعنی دەفەرمێ لەم دوانەدا منتەها بوو ما شاء الله بابەتەکەی ئێمەش هەر پێوەسە متعلقە بە تەفسیرەوە و بە هەمان شێوە دەیفەرموو بالحەدیث ومعانیه وفقه يعني لە مەسەلەی حەدیث و ماناکانی حەدیث و تێگەشتن لە حەدیث و دەرهێنانی کۆمەڵێک ئینسیباتی گرنگ لە حەدیث ما شاء الله لە پێشەوە بۆ ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێبێ لە بابەتی مسألة علمي فقه وهروها أصول فقه أصول بشويش قشتي وعلمي كلام وغير أوانش ما شاء الله حتى إمام ابن رجب دفرمي كابن رجب وثمان طلبي كيتي دفرمي نمبيني وكسك هبي علمي فراوان تربو بي لإمام ابن القيم ما شاء الله أو ندع علمي فراوان بو يعني لهر موضوع يقداك دسي بو دبي ما شاء الله بحرق بولا علم حتى لم ماناي قرآن وسنة پیغمبر عليه الصلاة والسلام حقائق إيمان تفرمي من ما بسم أونية ابن رجب أم قصيدك ما بسم أونية أم بيا وبلا معصومة نخير معصوم نية بلام دفرمي أون دي من سيرم كردو قرام نمبيني وبيا لما بتواناتر وزيدكتر كما شاء الله أوها خاون علم أم بيا وبرزا رحمتي خويلي بأمزانا قوريا لا سيزدي رجبي صالي حوصته بنجاو يكي هجري وفاة دكا لدواي نويجي لكاتي بانجي عشادة لە تەمەنی 6 ساڵی دەکا ینی کە وەفاتی کردووە ینی 691 بۆ 751 یەکسەر دەکاتە تقریبا 6 ساڵ دەفەرمێ لە بانگی نوێژی عیشا بوو وەفاتی کرد بۆ بەیانی بۆ نوێژی نیوەڕۆ دوای نوێژی نیوەڕۆ نوێژیان لەسەر کرد و ماشاء الله خەڵکێکی زۆر عشاماتێکی زۆر لە خەڵک هاتن بۆ نوێژکردن لەسەری و
لە جامعەی لە مزگەوتی ئەمەوی لە دیمەشق لەوێ نوێژیان لەسەر کردو هەروەها لە دیمەشقیش دفنیان کردووە و لەوێ نێژراوە لای باوکی. ئەمە بریتیە لە پوختەیەک لە ژیانی ئەم پیاوە گەورەیە کە ئیمامی ابن القەییمە ڕەحمەتی خوای لێبێ. چەند دەقەمان ماوەراکەم ئەم کتابەی کە لەبەر دەستانە ئەگەر دقت بگرین دەفەرمێ ضرب الأمثال في القرآن والحكمة فيه. طبعا وەکو وتمان لەبەرەوەی پێمان خۆش بەڕاستی کتابێک بە یەکسەر سەربەخۆ وەکو چۆن ئەو نسخانی کەوا بە سەربەخۆیی هەیە بەڵام ئەمەمان پێ لە هەمووان جوانتر بوو بۆیە هەڕێک لە كتاب إعلام الموقعين لەوێ دەرمان هەنا و هاتوتە بەردەستان. دەفەرمێ ومن هذا ما وقع في القرآن من الأمثال التي لا يعقلها إلا العالمون. ومن هذا لا أودك بيشتر كومولك شتي باس كردوا وباشا دفرمي ما وقع في القرآن من الأمثال التي لا يعقلها إلا العالمون. لقرآن دا كومولك أمثال كومولك نمونا خواهي پروردگار هي ناويتوا التي لا يعقلها أو لا يفهمها وتا كليتيناغن إلا أو كساننا بالعالمون أواني كوا علم شارزان عن خواهي پروردگار بنص آيات أملا شو دري هناوا لآياتي خواهي پروردگار دفرمي لسورة عنكبوت لآياتي 33 دفرمي وتلك الأمثال نضربها للناس وما يعقلها إلا العالمون. پروردگار دفرمي وتلك الأمثال أو كومالا نمونيكن نضربها للناس مدان هنينو بو خلقي بوشي ويخلق وكل آياتي ثرداب ويخلق لي وربنواد ليتي بفكرن سودي لي ببينن بلام وما يعقلها إلا العالمون إلا كساني كوا براسي شارزاب وعالم بن وخواي قول خيري بوبوين أوانن كوا براسي فهم دكنو وتيدقنو وسودي لي ذبينن. طبعا مثل باشويشي قشتي بابلين كدلين مثل الأمثال جمع مثلة مثل لا لغدا ما بس ب أو لان بابلين لا أهل لغة لا أهل مثل أو بابتانية أجب مختصري وبكرديشي باتيبلم بندي بيشينان شونا أوائل لا لغدا أما بيدا قترين مثل بلام أوي أما بس معنا أول نية بس معنا بدي بيشينان نية بلكو ما بس بأوي كزانيان دفرمون المراد بمثل القرآني تشبيه شيء بآخر شو عندني شتيك بشتيك أقد قد بقرن هل الشيخ ابن القيم رحمة خوالي بدا فرمي فإنها تشبيه شيء بشيء في حكمه شو عندني شتيك بشتيك لا حكم كيدا شون مثلا هردواي أو نمونيك من بودينتو باسي نفاق من بودك باشا نمونيك من بودينتو الريك لكومالك نقطة مشتركا نا أو نمونيك خواي پروردگار بو من دينتو لقل نموني منافقة كان مشتركا كدواي إن شاء الله باسي دكين بوشي أما نمونا نديتو وتقريب المعقول من المحسوس يعني هندك نموني من بودينتو بعقل ما هسي پێدەکەین و تەشتێکی نمونەیەکی بەرجەستەیە بۆنە باسی ئاوە باسی ئاگرە باسی بارانە باسی زەویە مەسەلەن وەکو دوای ئینشاءڵڵا نمونونەکان دێن خوای گەورە یارمەتیمان بدە نمونەیەکە کە بەرجەستەیە و بەعەقڵ هەسی پێدەکەین نمونەیەکی معنەوی هەیە کە خوای پەروەردگار دەیەوێ ئەو نمونە معنەویە بەم نمونە عەقڵی و بەم نمونە حسی کە هەسی پێدەکەین دەیبینین ئەبەوە ئێمە ئەم نمونانە ئەنین نمونەیەکی معنەوی لێتێ بگەین بەهۆی نمونەیەکی محسوس و هەست پێکراوە أو أحد المحسوسين من الآخر یان دووشت هەردووک محسوسن بەزەی کێکیان بۆ یەکێکیان ڕوونکردنەوەی زیاتری تێدایە و بۆەوەی کەوا لەم بابەتەکە بەرجەستەیە محسوسە یعنی بە هەستەوەرەکان هەسی پێ دەکەین دەیبینین دەیبیستین بۆنی دەکەین بە دەستی لێ دەدەین شتێکی حسیە بەڵام لە هەمان کاتدا نمونەیەکی تراویشان حسیە بەس بۆ ئەوی زیاتر لەم نمونەیە تێبگەین خوای گەورە نمونەیەکی حسی ترمان بۆ دێنێتەوە بۆی لەم نمونەیە تێبگەین طبعا ئەم عیلمە زۆر گرینگە برا خۆشەویستەکانم یعنی
بشتكي سادي سير نكين إمامي ماوردي درباري أم علم فرمي من أعظم علوم القرآن علم أمثاله لا قولترين علم كاني قرآن زانزبون بشي بنمونكاني زانزبون بنمونكاني براستي دفرمي بلام زور بي خلقي لي باقايا جاهو كاركي أوي لي باقايا لبر نمونيتر لبر أو بواقع قورو بلين ممثلات تر هيا نمونيتر هيا وبداخوا أفلام مشتانا خوابنا من بدا خلقي باي كردوا بآقاب ولا قرآن ولا كلامكي خواي پروردگار أقرنا مسألي نمونا قرآن كان علمي كان لعلم كان قرآن وزانيان زور گرنگان بيداو كسيك بلي باشا ما بس شيء يعني بوشي أو نمونا قرآن يعني خواه ناويته يعني بوشي جگە لەوەی کە شيخ الإسلام ابن القيم لێرە بۆی باسکردین کە بۆ ئەوەی کەوا شتێکی معقول بە شتێکی مەحسوس بۆی کەوا لێ تێ بگەین و زیاتر فهم بکەین جگە لەوە يعني جاری وا هەیە مۆزوعێک بۆ کەسێک باز دەکەی بابەتێک بۆ کەسێک باز دەکەی بابەتێکی شەرعیە بابەتێکی دینە حتا لە مەسەلەی تەرغیب و تەرهیبدا هاندانی تێدا یان ترساندنی تێدا بەرامبەرەکەت نایەتە قەناعەت تۆ دەڵێی زین چۆنە تۆ با نمونەیەکت ببێنمەوە هەوڵ دەدەین نمونەیەکی بۆ بێنیەوە بۆ اینکەوا قەناعەتی پێبێنی بۆی زیاتر لە بابەتەکە تێبگە کەواتە ئەو نمونانە بوو ئەوەن کە زیاتر ئێمە لە بابەتەکان زیاتر تێبگەین فەهمی بابەتەکان زیاتر وەربگرین و خاڵێکی تر جاری وا هێسا بۆ نمونە لەم دەرسانەی ئێمە لەوانەیە مثلەن چل داخە قسە بکەین چەند بابەت باسکەین بابەتی علمی لەوانەیە بەشێکمان ئەو بابەتانەمان زۆربەی لە بیر نەمابێ بەڵام لە ناو مۆزوعەکاندا نمونەیەکم باس کردو مەسەلەن سبحان الله ئەو نمونە لەلاتان دەمێنێتەوە دواتریش هەر دەمێنێتەوە بۆ مانەوەی معلوماتەکان بۆ مانەوەی بابەتەکان تێگەشتن لە زانستەکان لە نمونەیەک کە کۆمەڵێک فائیدە و کۆمەڵێک سوودی لێ دەبینین کۆمەڵێک حکمی لێ دەردێنین ئەمە دەمێنێتەوە بۆچی لەبەرەوەی نمونەکە لەلات ماوەتەوە کەواتە خوای گەورە بۆچی نمونە دێنێتەوە بۆی کەوا ڕوونتر و ئاسانتر تێ بگەین و هەروەها لە هەمان کادا ئەو معلوماتی کە وەرمانگە لەلامان بمێنێتەوە و جاری وهەیە وێنەیەک من ئێستا هەبووتان باز دەکەم دەڵم شێشی ئاوە سبحان الله وێنەکە دقیق نییە بەس کە نمونەیەکم هێنا گوتم وکن نمونەیەک ها با نمونەیەکتان بۆ بێنمەوە کە دوای ئینشاءالله زیاتر لەو قسانە حاڵی دەبین نمونەیەک بوون نەخوای پەروەردگار باسی منافق دەکا باشە دەفەرمە منافق ئاوایە يعني دوای نمونەیەکی ئاومان بۆ دێنێتەوە نمونەیەکی ئاگرمان بۆ دێنێتەوە یەکسەر دقا و دەقتێ دەگەی صفاتی منافق چۆنە دقا و دەقتێ دەگەی منافق چی صفتێکی هەیە و عاقبەت و مستقبلیشی چۆنە بەم نمونەیە بۆیە دقەی يعني وردبینی لە وێنەدا لە وردبینی لە بابەتەکەدا بەهۆی نمونەیەکەوە دەستمان دەکەوێت جاری وا هەیە لەگە کەسێک دەتەوێ بابەتێک يعني قەناعەتی پێبێنی کە ئەو مۆزوعە وایە هەرچەندی دەکەی بەڵگەی بۆ دێنیەوە لەولا قەناعەتی نایە سبحان الله جاری وا دەڵێ توڕاوە با یەک نمونەت بۆ بێنمەوە یەک نمونەی بۆ دێنیەوە سبحان الله یەکسەر قەناعەتی دی بۆیە نمونە یەکێکە لەو طریقە و ڕێگانەی کەوا بە ئاسانی دەتوانی ئیقناع بە بەرامبەرەکەت بکەیت بەتایبەت لەو کاتانەی کەوا مخاصمەن لەگەڵ یەکتر دەتوانی قەناعەتی پێ بێنی بڵێ ئەوەیە جاری وا هەیە قسە تەئسیری هەیە ئەسا بۆ نمونە لە خوتبە قسە تەئسیری هەیە کە قسە دەکەی بۆ خەڵک بەڵام لە ناو قسەکاندا یەک نمونەیەکی بەسیط نمونەیەک دێنیەوە سبحان الله جاری وە ئەو نمونەیە تەئسیری زۆری هەیە لەسەر دڵ وانە بە نمونەیەک پەیامێکی زۆر جوان دەگەێنی بۆ بەرامبەرەکەت بۆی خوای پەروەردگار ئەم نمونانە دێنێتەوە بۆ ئەوەی کەوا تەئسیر لە دڵەکانی ئێمە بکە وەجگە لەوەی کە کۆمەڵێک پند و ئامۆژگاری تێدایە کۆمەڵێک ینی هاندان و یان جاری وهەیە خوای پەروەردگار دەوێم مەدحی کەسانێک بکە لە عەبدەکانی نمونەیەک دێنێتەوە مەدحی ئەو کەسانە زیاتر تێدا دەردەکەوێت لەو نمونانە کە دەیهێنێتەوە یان بۆ نمونە خوای پەروەردگار دەیەوێت زەمی منافقەکان بکە نمونەیەک دێنێتەوە یان زەمی کافرەکان بکە نمونەیەک دێنێتەوە خوای پەروەردگار کە زەمکردنی زۆر بەڕوونی تێدایە زەمی ئەو کەسانی کەوا بەو شێوەیە خراپن یان کەسێک خوای پەروەردگار بە گەورەی دابنێ یان کەسێک خوای پەروەردگار بە بچووکی دابنێ بچووکی بکاتەوە بۆیە ئەم نمونانە بۆ ئەو بابەتانە گرینگن
نمونەی قورآنیش طبعا جیاوازە لەگەڵ نمونەی تر ئێستا بۆ نمونە هەرێکێک لێمەدا بریشە نمونەیەکی مەثەلێکی بێنێتەوە بڵێ ئەوە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە خوای گەورە لە قورئاندا باسی دەکات. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە نمونەکان سبحان الله دیقەیەکی زۆر وردی تێدایە، یعنی زۆر بە وردی خوای پەروەردگار کە نمونەیەکی بۆ هێناوینێتەوە دقا و دق طبق الأصل لەگەڵ ئەو بابەتێ دێتەوە کە خوای گەورە بەراوردیان پێ دەکات. چونکە خوای گەورە ومن أصدق من الله قیلا، چێ لەو کەسە قسەی ڕاسترە کە لە خوای پەروەردگار قسەی ڕاسترە؟ کەس لە خوای پەروەردگار قسەی ڕاستر نییە. ومن أصدق من الله حديثا، چێ لە خوا قسەی ڕاسترە؟ کەس. بۆیە خوای پەروەردگار نمونە دێنێتەوە بە ڕاستترین و بە ورترین و بە تەواوترین نمونەیەک، وەکو ئەوەی کە بە چاوەڕەکانت بیبینی، ڕێک دەقاوتنەوە ئەوەی بە چاوەکان بابەتەکە ببینی. و ئەو بە نمونانش کە دەهێنێتەوە خوای پەروەردگار نمونەی ڕاستەقینەن، نمونەیەکی خەیاڵی نییە، نمونەیەکە فعلا واقع، هەم ئەوەی کە معنویە حقیقی و ڕاستەقینەیە کە خوا دەیەوێت تێمام بگەێنێ، هەم نمونە حیسیەکەش نمونەیەکی حقیقی و واقعیە. با ئەوەندە ئینشاءالله بەس بێ بۆ دەرسی داهاتوو خوای پەروەردگار یارمەتیمان بدە دەست پێ دەکەین ئینشاءالله بە نمونەکانی قورئان، ئەو نمونانەی کە خوای پەروەردگار لە قورئاندا بۆ هێناوینەوە. خوای پەروەردگار یارمەتی هەموو لایەکمان بدە، شارەزامان بکە لە دینەکەی، نێتی هەموو لایەکمان خاڵص بکە. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.